سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد فەرمانی ڕێگریکردن لە گەڕانەوەی بۆ پەرلەمان ڕاستەوخۆ لەلایەن مەسعود بارزانیەوە دەرکراوە. لە ساڵیادی ڕێگریکردن لە سەرۆکی ئەو کاتی پەرلەمانی کوردستان بۆ گەڕانەوەی بۆ ناو پەرلەمان یوسف محەممەد ئاشکرای کرد هێزێکی زۆری چەکدار بە فەرمانی ڕاستەوخۆی مەسعود بارزانی سەرۆکی پارتی ڕێیان لێگرتین بۆ گەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان. یوسف محەممەد ئاماژەی بۆ وەش کردووە ڕووداوی ڕێگری لێکردنیان بۆ ئەوان پێشبینی کراو بووە، چونکە ئەو ڕۆژەی بۆ سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردراین بڕیارماندا بوو نەچینە ژێرباری هیچ کارێک کە ڕێی چوونە ناو خەڵکمان لێ بگرێت و تووشێتی ئەوان بەهۆی چەکدار ڕێی پەرلەمانیان لە ئێمە گرت. ئێمە بە هاوکاری ڕەوەندی کوردی لە ڕێی هەڵمەتێکی دیبلۆماسیەوە ڕێی ئەوروپامان لێگرتن. ڕۆژی 12 تشرین یەکەمی ساڵی 2015 بەهۆی ململانەی سیاسیەکانی ئەو کاتی نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان هێزێکی ئەمنی ڕێگریان لا گەڕانەوەی یوسف محەممەد سەرۆکی ئەو کاتی پەرلەمانی کوردستان کرد کە بگەڕێتەوە هەولێر و پەرلەمانی کوردستان. ناسنامەی ئەو ئەندامەی میتی تورکیا ئاشکرا بوو کە دوێنێ لە سەنگەسەر کوژا. دوێنێ لە ناو بازاڕی شارۆچکەی سەنگەسەر لە دەڤەری ڕاپەڕین دوو کەس هەوڵی کوشتنی کەسێکی تریاندا. ئەو کەسەش بە چەک وەڵامی دانەوە و لە ئەنجامدا یەکێک لە دوو کەسە هێرشبەرەکە کوژرا. میدیاکانی نزیک لە پەکەکە ئەوەیان ئاشکرا کرد ئەو کەسەی هەوڵی کوشتنی دراوە ئەندامی پەکەکە بووە و کەسە هێرشبەرەکانیش میتی تورکیا بوون. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان سیخوڕەکەی تورکیا لە ساڵی 2019 لە هەرێمی کوردستان نیشتەجێ و لە نێو شاری سلێمانی و لە یەکێک لە میوانخانە 5 ئەستێرەیەکاندا کاری ئارایشگای ژنانی کردووە. هەر بەپێی زانیاریەکان سیخوڕە کوژراوەکە خاوەنی کارتی نشینگە و نیشتەجێبوونە و کۆدی ئاسایشی لە شاری پزیشکانی شاری سلێمانی بۆ کراوە کە لەوێ نیشتەجێە و وەک خاوەنکارێک خۆی ناساندووە. ناوی سینان دەمیری ئورکە و بەپێی زانیاریە دزەپێکراوەکان ناوی لە لیستی کارمەندە پێشکەوتوەکانی دەستگای هەواڵگیری تورکیادا تۆمارە و ماوەی 4 ساڵە لە هەرێمی کوردستان چالاکی بۆ دەستگاکەی ئەنجام دەدات. تاوکو ئێستاش هێز و لایەنە ئەمنیەکان هیچیان لەبارەی ڕووداوەکەوە بڵاو نەکردوێتەوە. بزوتنەوەی حەماس ڕایگەیاند ئۆپراسیۆنی باهۆزی ئەقسایان بە 1500 شەڕکەر ئەنجامداوە و 120 دیلی ئیسرائیلیشیان لە ژێر دەستدایە. عەبدولەتیف قانوع وتەبێژی بزوتنەوەی حەماس بە کەناڵی مەملەکەی ئوردنی ڕاگەیاندووە 1500 چەکداری دەستە بژێر لە ئۆپراسیۆنی باهۆزی ئەقسا کە ئاشەمەی ڕابردوو دەستی پێکرد هەڵیان کوتایە سەر دەوری غەزە و ڕوونیشی کردووەتەوە بزوتنەوەکەیان توانای هەیە ڕێگە نەدات ئیسرائیل بە ڕێگای وشکانی بێتە ناو غەزەوە. تەنانەت ئۆپراسیۆنی زەمینی سوپای ئیسرائیل بە دەرفەتێک دەزانێت بۆ جەنگاوەرانی حەماس و گروپەکانی دیکەی غەزە. وتەبێژەکەی حەماس ئاماژەی بۆ وەش کردووە لە ئێستادا لیواکانی قەسام زیاتر لە 120 دیلیان هەیە و تاوەکو دوای ڕاگررتنی دوژمنکاری لەسەر کەتی غەزە هیچ دانوستانێک لەسەر و بابەتە ناکەن. لە ڕۆژی شەمەی ڕابردووەوە دوای ئەوەی بزوتنەوەی حەماس هێرشێکی بەرفراوانی زەمینی و موشکی کردە سەر ئیسرائیل شەڕ و پێکدادان لە نێوان هەردوو لادا بەردەوامە بۆ هۆیشەوە هەزاران کەس گیانیان لەدەستداوە بە هەزارانی تریش بریندار بوو.